جیهانی ئەمڕۆ لە قەیرانێکی گەورەی سیاسی و ئابوووریایە بەهۆی سیستەمی سەرمایهداری و خۆی کە هەمیشە قەیرانەوە بەرێنێتەوەنێ و لە چوارچێوەی ئەو ململانێ نێودەوڵەتیانەیە ناوچەکەی ئێمەش کاریمی کوردستان و بەشەکانی تری کوردستانی تێکەوتووە بۆتە مەیدانێک بۆ ململانی سیاسی نێودەوڵەتی و ئیقلیمی. ئەمە کاریگەری زۆر ڕاستەوخۆ خراپی کردوتە سەر هەڵوێستی سیاسی لایەنە سیاسیەکان. بە تایبەت ئەو بەشانی کە لە هەرێمی کوردستاندان و هێز و لایەنی سیاسین بەڵام ئەرک و مەهامی نیشتیمانی و نەتەوەیی گشتیان لەسەر ئەستۆیە. لێرەدا کێشەیەک ڕوو ئەدا پێویست بەوە ئەکا هەموو لایەنە سیاسیەکان خوێندنەوەیان هەبێت کە ئەم قەیرانە جیهانیە ئەم ململانە سیاسیێنی و دەوڵەتی و ئیقلیمەکە هاتۆتە ناو مەیدانەکە بە ئاراستەیەکا بەرن بە عقارێکا بەرن کە بتوانرێ بەرژەوەندی گشتی نیشتیمانی بەرژەوەندی گشتی نەتەوەیی گەلی کوردستان لە هەموو بەشەکانە ڕەچاو بکە. پێوەری هەڵوێز وەرگرتن بنەمای سەرێکی هەڵوێز وەرگرتن نەخشەدانان کاری سیاسی ئەبێ ئەوە بێ کە ئایا بەرژەوەندی گشتی نیشتیمانی بەرژەوەندی گشتی نەتەوەیی لەسەر بنەمای دیموکراسی لەسەر بنەمای سربەخۆیی سیاسی ئەمە ئەبێ پێوەری بێ نەک پێوەری تەسکی حیزبایەتی یان بنەماڵەیی یان کارکردن لەسەر ڕەمز و کاریزما هەموو ئەمانە لە مێژووی ڕابردووە لە هەرێمی کوردستانە تاقی بوونەتەوە لە باشووری کوردستان لە باکوور لە ڕۆژهەڵات ڕۆژاوای کوردستان هەمومانە تاقی بوونەتەوانێ ئەمانە ئەگەر لە دەورانێکی شۆڕژگێڕیە کاریگەریشی ئیجابیان بۆ جۆشدانی خەباتە بوو بێ ئەمڕۆ کە کاتێک تۆ لەگەڵ دنیای کراوایی لەگەڵ دیبلۆماسیەتی سیاسیایی لەگەڵ حکومڕانیایی لە ناو هاوڵاتیایی پێویستە موئەسەساتی دامەزراوەیی ئازادی خەڵک ژیانی ئابووری خەڵک لێرەدا نقطەی جیاوازی جەوەری حیزبی شوعی لەگەڵ حیزبەکانی جاکاتەوە کە پرسی نیشتیمانی و نەتەوەیی ناکرێت جیا بگرێتەوە لە پرسە دیموکراسیەکان لە پرسە چینایەتیەکان خەڵکی وڵاتی خۆت پێویستە گیرفانی پڕبێ پێویستە سفرەی پڕبێ تاکو بتوانێت هاوشانی هەموو ئەو کەسانی تکە لە هەرێمی کوردستانە هەن خەباتکە لە پێناو ڕزگاری نیشتیمانی ناکرێت حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بێوێ قۆرخی ئاراستەی سیاسی بکە حزبێکی سیاسی تر بێ بە هەمان شێوە هەموو وەسیلەیەکی نایاسایی ناسیاسی بەکاربێنێ لە ململانەیە لەگەڵ یەکتری. باشترین نمونەیە گێسە ئیبینی سوۆسیال میدیا سوۆسیال میدیا ڕنگدانەوەیکی ڕاستە خۆی هەیە لە ململانی نێوانم حیزبانە هەر یەکی بە ئاراستەیەک یەکێکەڵە با لەگەڵ عێراقا بە هەموو شێوەیە ڕێکەوین یەکێکی ترە نەخێر لەگەڵ عێراقا بە هیچ شێوێ با ڕێنەکەوین یەکێکی ترە لە هیچ حیزبێکی سیاسی لە پارچەکانی کوردستان بۆی نییە لە هەرێمی کوردستانە کارکە حیزبێکی تریە نەخێر ئەڵێ هەموو حیزبێکی سیاسی مەیدا هەر مەیدانێکی هەر پارچێکی کوردستان مەیدانێکە بۆ خەباتی بەبێ ڕەچاوکردنی شتێ بۆیە ئەم خطابە پارچە پارچانە کۆمان ناکاتەوە پێویستمان بەوە هەیە کە ئەگەر لەم ڕۆیان نەتوانین ئێمە کۆنگرەی نەتەوەیی یان با بڵین هاوپەیمانێتێکی نیشتیمانی یا یەک ڕێزیەکی نەتەوەیش دروستکەین لایەنی کەم باکاری هاوبەش بکرێ لایەنی کەم هەڵوێستی هەبێ لەو پرسانی کە پەیوەستە بە چارە نووسی گەلی کوردستانەوە چ جای لە باکوور بێ لە ڕۆژهەڵات بێ لە ڕۆژاوا بێ لە باشووری کوردستانە بێ بێگومان نەک لە ناو تورکیا و دەوڵەتی تورکیا هێزە سیاسیەکانی کاوانی لە حکوومەت و پەرلەمانە نەوانەی ئۆپۆزیسیۆنیشن کە کاتێک دێنە سەر هاوڵوێسی لەسەر پرسی گەلی کوردستانیەکەن ئەتوانی بڵین دەوڵەتی عێراق دەوڵەتی ئێران دەوڵەتی سووریا دەوڵەتی تورکیا هەر چواریان وەکو دەوڵەتی هەرێمایەتی ناکۆچی لە نێوانیانە هەیە بەڵام کاتێک دێتە سەر پرسی کورد خۆ بیرمانە لە 20 ساڵ پێش ئێستاوانێک کە کۆبوونەوەکانی بەغدا ئەنقەرە تاران دیمشق بەسرا کاتێک کە برێویان بە شەڕی ناوخۆیان لە عەرەبی کوردستانە لەو مێژووانە لە مێژووی ڕابردووتری شەوانێ ئەوە هەمانگێ بووە ئەمە هەمیشە ئەبێ ئەوانەیە با بەگەلی کوردستانەوە بە هێزە سیاسەکانی کە کاتێک ئەبینێ دەوڵەتەکان سەرباری هەموو ناکۆچێک گەورە مێژوویەکانی خۆیان ناکۆچی اقتصادێک سیاسەکانیان بەڵام یەکن لەسەر پرسێکە پرسی مەسەلەی ڕزگاری نیشتیمانی گەلی کوردستانە بۆیە ئەمە بێ بێتەوانەیەک بۆ هەموو هێزە سیاسیەکان لە هەموو پارچەکانی کوردستانە کە ئەمانیش هاو هەڵوێست و یەک ڕیز بن لەو مەسەلانی کە پەیوەستە بە بەرژەوەندی گشتیەوە گینا ئەم حیزبە سیاسیانە بەرنامەجی جیاواز ئایدۆلۆژیای جیاواز تەوەجوهی اقتصادی جیاوازیان هەیە قسەکە لەسەرەوە نییە هێزە سیاسیانە هەرمیان یەک حزبن یا یەک بەرەبن یا ئەبی یەک ئاراستی سیاسی و اقتصادیانە بێ هەم مەسەلەیەگەی پێڵن قەزەی ڕزگاری نیشتیمانی مەسەلەیەگەی پێڵن قەزەی ڕزگاری نەتەوەی ئەم خاڵانە خاڵی هاوبەشی مشترەکی قۆناغێکن کە پێڵن قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەکرێت ئێمە لەسەر پرسی ئازادی لەسەر پرسی ژن لەسەر پرسی چینی کرێکار لەسەر پرسی ئازادیەکان و ڕۆژنامەگەری و بزوتنەوە کۆمەڵایەتەکان جیاواز بین لەگەڵ یەکێتی پارتی جیاواز بین لەگەڵ پەکەکە جیاواز بین لەگەڵ هێزە ئیسلامیەکان بەڵام با ململانەی ناوخۆییەکانمان بە نەریت و بە
شێوازێکی دیموکراسی و مەدەنیانی و دامەزراوەی بەڕێوەبەرین لەناو خۆیان کولتوری پێکەوە ژیانێکی دیموکراسی هەڵبژێرین بۆ دەرەوەشمان بتوانین هاو هەڵوێستێکی سیاسی شۆڕژگێڕانە لەسەر بنەمای پێوەری نیشتیمانی لەسەر بنەمای پاراستنی بەرژەوەندە نەتەوەیەکان.